جهانی زن بر همه شما مبارک باد. من از طرف خودم و برگزار کنندگان این برنامه از حضور پرمهر شما سپاسگزارم. امروز 8 مارس است. خورشید با نوری گرمتر از همیشه بر زمین میتابد. گویی داستان مقاومت زنان را از دل تاریخ به یاد آورده است. خیابانها، دیوارها، کارخانه‌ها و حتی بادهای سرگردان نام زنانی را زمزمه می‌کنند که پیش از ما ایستادگی کردند. این روز فقط یک روز تقویمی نیست، بلکه یادآور صدای خستگی ناپذیر زنانی است که برای آزادی، برابری و عدالت جنگیده‌اند. ما در دنیایی زندگی می‌کنیم که هنوز چالش‌های بسیاری پیش روی زنان است، اما هیچ زنجیری برای همیشه باقی نخواهد ماند. از کارگاه‌های کوچک تا خیابان‌های پرازدحام، از خانه‌هایی که در سکوت فریاد می‌زنند تا میدان‌هایی که نام آزادی را فریاد کرده اند، زنان همیشه نیروی تغییر بودند. 8 مارس روز بزرگداشت شجاعت زنانی است که جهان را به حرکت درآوردند. این روز ماست، مایی که هر روز در برابر نابرابری، تبعیض و بی‌عدالتی ایستاده ایم. ما که امید را می‌سازیم، مرزها را کنار می‌زنیم و جهانی نو خلق می‌کنیم، به امید روزهایی که دیگر هیچ زنی برای حقوق خود نجنگد، بلکه آنها را بدیهی بدانند برای رهایی. میهمانای عزیز و گرامی، رفقا، لیست برنامه‌های ما امشب به شرح زیر است. ابتدا سرود انترناسیونال، سرود همبستگی طبقه جهانی کارگر را خواهیم شنید. در ادامه به یاد تمامی کسانی که در راه آزادی و برابری جان باخته‌اند 1 دقیقه سکوت اختیار می‌کنیم. در ادامه سکوت را با قطع موزیکی که توسط رفیق هنرمند انقلابی ما رفیق سانان نواخته می‌شود می‌شکنیم. به مناسبت 8 مارس رفیق اسرین قادری، عضو کمیته مرکزی کماله، سخنانی ایراد خواهند کرد. پس از سخنرانی رفیق اسرین تئاتری داریم به کارگردانی کژان اسدی، هنرمند اعتراضی خیابان‌های کلن و فرانکفورت در جریان شورش ژینا و با بازیگری هنرمندان عزیز آتوسا امیری و ساحل بدرود و کارگردانی خود کژان عزیز. تئاترشون هم اسمشو اینجا نوشتم، از تار مو تا فریاد. پس از تئاتر این عزیزان، رفیق پریا عزیزی، عضو هیئت مدیره کلبرنیوز، اطلاعیه کلبرنیوز به مناسبت 8 مارس را تقدیم شما عزیزان می نماید. در ادامه برنامه خانم مهرانه شعر کوتاهی ترجمه شده از شاعر بزرگ شرکو بیکس را دکلمه می کند و قسمت پایانی ما به موزیک و شادی و پذیرایی از شما عزیزان اختصاص داده شده است. قبل از این که من رفیق سوما پلی برنامه ها را به زبان کردی برای شما عزیزان شرح دهد، من خواهشم از شما عزیزان اینه موبایلاتون رو سایلنت کنین، ساکت کنین و موقع تئاتر این عزیزان ما خواهش میکنیم که یک کوچولو بیشتر از بقیه لحظات سکوت داشته باشیم و بچه ها جلو دست صحنه نباشن. این خواهش کارگردان تئاتر.
یک بار دیگر به شما خوش آمد میگویم و اینک رفیقم سوما امانی شرح برنامه ها را به زبان کردی برای شما عزیزان ارائه میدم. من امرو رنگی هشتی مارس اگورم لرنگی خولمشی و پژمرده‌ایەوە بۆ ڕەنگی ئارگۆنی و ڕەنگی ڕاچڵەکینی ئەو لە سەرچاوەی خۆی ڕاپەڕینی هەتاو لە ئاسۆی خۆی ڕاچڵەکینی عەقڵ لە دیرۆکی دوور و درێژی بێهودەی خۆی لە کولتوری ڕەش و سپی لە مێژووی سێبەری پیاوی کلێسە و منارە ڕاچڵەکین و ڕاچڵەکین تا ئەو شوێنەی خۆر بە تەواوی لە ژنا هەڵدێ و تا ئەو وەختەی خوراپات بە تەواوی لە ژندا ئاوا ئەبێت. هاوڕێیان و بەشداروانی خۆشەویست بەخێربێن بۆ مەراسمی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لەلایەن خۆم و بەڕێوەبەرانی مەراسمەوە بەخێراتتان دەکەم و سپاسان دەکەم کە لێرە ئامادە بوو. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن دەنگدانەوەی خەباتی ژنان لە سەرتاسەری جیهانە. هەشتی مارس تەنها ڕۆژێک لە ڕۆژمێردا نییە بەڵکو بیرهێنەرەوەی مێژوویەکی پڕ لە خۆراگری هاوار و بەرخۆدانی ژنانە لە بەرامبەر ستەم نایەکسانی و سەرکوتدا. هەشتی مارس دەرفەتێکە تا مێژووی خەباتی ژنان و ناڕەزایەتیان بەرز ڕابگرین و لەو ستەمانەی کە بەسەریاندا سوودەندراوە قسە بکەین و هەڵبەت بۆ داهاتوویەکی دادپەروەرانە و یەکسان و ئازادیش هەوڵ بدەین. هەروەک چۆن لە ڕاپەڕینی 2 ساڵی ڕابردوودا ژنان لە ئێران و بەحەق لە شەقامەکاندا نەکەرشان بەشانی پیاوان و بەڵکو پێشەنگ و ڕێبەری ڕاپەڕینی شۆڕژگەرانەی ژینابوون، ڕاپەڕینێک کە دەنگی کەپکراوی هەزاران و ملیۆنان ژنی بە هەموو جیهان گەیاند، ڕاپەڕینێک کە ژینا و نیکا و ئەسرا و شلێر و دەیان ژنی دیکەی سینگیان کردە قەلغان و گولەی دوژمنی خوێنڕێژ، دڵی پڕ لە هیوا و کومێدیان هەڵدڕی، ڕاپەڕینێک کە ژنان لە پشت دیوارەکانی ئەڤین و زیندانەکانی دیکەوە موژدەی درێژەدانی دەدەن تا ئەو ڕۆژەی کە قوفڵی زیندانی کۆماری ئیسلامی بشکێنێت و ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری خواز دنیایەکی یەکسان و داشپەروەرانەدا بمەزرێنن. هاوڕێیان عەزیز، لیستی بەرنامەکانی ئەمشەمان بەم شێوەیە دەبێت. سەرەتا مەراسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین و لە دواتردا بۆ یادی هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز و ئازادی خوازی گیان بەخشکرد و دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین. بێدەنگەکەمان بە پارچە مۆسیقارێک لە ناوەڕێیان هاوڕێ سانای عەزیزەوە دەشکێنین. دواتر بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن هاوڕێ ئەسرێ قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە وتارێکمان پێشکەش دەکات. دواتر شانۆیەکمان دەبێت بە ناوی لە تاڵە قژەوە تا هاوارێک لە دەرهێنان و نووسینی هاوڕێ عەزیز کەژانی ئەسەدی و باکتەری ئاتوسا ئەمیری، ساحل بەدرود و کەژان ئەسەدی. لە درێژەدا هاوڕێ پەریە عەزیزی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز دێت و ڕاگەیاندنی کۆڵبەر نیوزمان پێشکەش دەکات. لە کۆتاییدا خاتوو مەهرانە دێت و شعرێکی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێتکەشمان پێشکەش دەکات و کۆتایی مەراسمەکەشمان سەرخان کراوە بە شادی و خۆشی و پەرزیرایی لە ئێوەی عەزیز. هیوادارین کە ئەمشەو لەگەڵ یەکتردا مەراسمێکی باش و کەسێکی شاد بەڕێوەبەرین. اینک با همدیگه گوش فرا میدهیم به موزیک اینترناسیونال که توسط رفقامون Yeah.
آواز روشنت را پرنده غریب میخواند، با بالهای بسته منقاری شکسته در ایران قاریان. قمری جان، بر گیسوان پرشکنت امروز گل سرخی نشاندند، نه تاج خاری بر سر صلیب سرنوشتی بر شانه، به جرم آواز بی هم‌آوازی برابری. اینک از رفیق اسرین عزیز عضو کمیته مرکزی کمله تقاضا می‌کنیم که و سخنانی را ایراد کنیم. مهمانان عزیز و رفقای گرامی، از اینکه در مراسم 8 مارس حضور یافتید بسیار تشکر می‌کنم و این روز رو به یکایک شما عزیزان تبریک میگم. خیلی دوست دارم این روز رو تقدیم کنیم به یاد عزیز ژینا امینی که نامش اسم رمز قیام ژینا شد، به یاد تمامی جانباختگان خیزش انقلابی ژینا و تمامی عزیزانی که در این خیزش آسیب دیدند. این روز تقدیم میشه به تمامی زنان زندانی و مخصوصاً زنان زندان اوین که در صف مقدم خیزش انقلابی ژینا قرار داشتند و الان هم ادامه دهنده این جنبش انقلابی هستند. اگر ما بخوایم از وضعیت زنان صحبت کنیم، واقعا صحبت‌ها خیلی زیاد هست و تک تک ما زنان و شما مردان آزادیخواه و برابری طلب میدونیم که در سطح دنیا و در سطح جهانی متاسفانه زنان در وضعیت مطلوبی قرار ندارند و با توجه به رشد فاشیسم و راست افراطی در اروپا و همچنین سر کار اومدن ترامپ که یکی از ضد زن‌ترین رئیس جمهورها و کسانی بوده که بر علیه زنان سیاست‌هاش رو به پیش رفته، مجدداً وضعیت زنان مطلوب نیست و از اون سر قضیه هم ما شاهد جنگ غزه بودیم که متاسفانه زنان و کودکان بسیاری، هزاران نفر در اونجا جان باختند. مشخصه که در اکثر جنگ‌ها و بحران‌ها، هر بحران اقتصادی، سیاسی، هر چیزی که باشه، زنان همیشه در صف مقدم قربانی شدن قرار می‌گیرند. اما من دوست دارم نگاهی به وضعیت زنان در ایران بیاندازیم. خود ما می‌دونیم که زنان در ایران مخصوصاً از 2 سال قبل واقعاً حماسه آفریدند. زنان از سال 57 تا به الان یک لحظه سکوت نکردند و همیشه علیه جمهوری اسلامی و ایدئولوژی اسلامی مبارزه کردند. ولی خب در 2 سال اخیر به حدی این جنبش وسیع و قدرتمند بود که در سرتاسر جهان انقلاب ژینا و شعار زن زندگی آزادی شهرت یافت.
جنبش زنان در ایران دوره‌های پرفراز و نشیبی را پشت سر گذاشته، اما اکنون با درس‌آموزی از خیزش زن زندگی آزادی، یکی از انسانی‌ترین و پرشورترین خیزش‌های انقلابی دهه‌های اخیر، به جنبشی پایدار برای رسیدن به مطالبات برابری خواهانه نه تنها زنان بلکه سایر گرایش‌های تبعیض‌گرانه جامعه تبدیل شد. جنبشی که به حکومت اسلامی و همچنین اپوزیسیون راست و طرفداران بازگشت دیکتاتوری سلطنتی اجازه نداد تا شعارها، مطالبات برابری خواهانه و رادیکالش تحت تاثیر قرار دهد. اکنون جنبش زنان نه تنها خواهان برابری کامل زنان در همه عرصه‌های سیاسی، اجتماعی و اقتصادی است، بلکه خواهان برچیدن نظام مذهبی و مردسالاری است که زندگی را برای آنها تبدیل به جهنم کرده است. همکنون طیف وسیعی از فعالان زن چپ در زندانهای حکومت اسلامی گرفتار هستند و دلیل اصلی در بند نگه داشتن جسمی آنان ظرفیت‌های اجتماعی زنان برای تغییر و تحول عمیق اجتماعی است. ایران تحت حاکمیت جمهوری اسلامی به عنوان نمود بارز حکومتی دینی که مدافع نظام طبقاتی سرمایه‌داری است، از همان ابتدا یکی از پایه‌های اقتدار خود را برای سلب حقوق انسانی زنان قرار داد. نخستین ابراز وجود سیاسی خمینی، موضعی که در نخستین روزهای پس از به قدرت رسیدن در اسفند سال 57 بر آن تأکید کرد و متاسفانه آن را نیز عملی کرد. از آن زمان رژیم اسلامی دو بازوی مذهب و همچنین مردسالاری را با تمام قوا علیه زنان به کار گرفت. بیرحمانه ترین اشکال خشونت و تحقیر علیه زنان در رژیم اسلامی متاسفانه قانونی شد. تحمیل حجاب اجباری به عنوان نماد اسارت زن، کودک همسری، ترویج تنفروشی تحت عنوان صیغه، گذشت قانونی نسبت به قتل زنان به بهانه‌های ناموسی، محروم کردن زنان از حق سرپرستی فرزندان، سلب حق قضاوت از زنان، سلب حق مسافرت بدون اجازه مردان، قانونی شدن حقوق دو زن برابر یک مرد، تنها بخشی از قوانین ضد زن در رژیم اسلامی هستند. اما به وسعت ابعاد توحش و سرکوبگری جمهوری اسلامی علیه زنان، مقاومت و نبرد جانانه زنان طی 46 سال گذشته در جامعه ایران، محیط کار و غیره بدون وقفه در جریان بوده که خیزش انقلابی یعنی خیزش ژینا، نقطه اوج این حرکت تاریخ ساز، نشان داد که زنان امروز در جایگاه گل سرسبد جنبش‌های اجتماعی قرار دارند. در این خیزش انقلابی زنانی توانا، آگاه، جسور و فداکار نشان دادند که بیشترین شایستگی اداره جهان عاری از جنگ، کشتار و آکنده از صلح، انسان دوستی و محبت را دارد. اتفاقی نبود که روسری‌ها سوزانده می‌شدند، زنان در صفوف اول تظاهرات بودند، به جای خطابه‌های آخوندهای مذهبی، سرودهای انقلابی و اشعار انقلابی بر مزارها خوانده می‌شدند و بیانیه‌های نوید بخش بر علیه عوامل تبعیض و استثمار زنان یعنی مذهب، مردسالاری و سرمایه‌داری نوشته و پخش می‌شد. کم نیستند زنان تسلیم ناپذیری که در سیاهچال‌های رژیم اسلامی رزمیدند، تسلیم نشدند و جان عزیزشان را در راه آرمان‌های والایشان فدا نمودند. کم نیستند زنان رزمنده‌ای که تمام تابوها را شکستند و در مقاومت و نبرد مسلحانه و سربلند کردستان در برابر هجوم لشکریان حکومت اسلامی
قهرمانانه جنگیدند، جان باختند و به اسطوره هزاران زن و دختر انقلابی تبدیل شدند که نامشان نیز نسل‌ها باقی خواهد ماند. در ایران تحت سلطه و سرکوب جمهوری اسلامی روز 8 مارس روز جهانی زن رسمیت قانونی ندارد. ضدیت جمهوری اسلامی با این روز از ضدیت این حکومت با زنان و هر گونه جنبش برابری طلبی ناشی می شود. اما 8 مارس امسال می تواند روز طرح خواستها و مطالبات زنان، روز فریاد برابری زن و مرد، روز اعتراض علیه خشونت علیه زنان در جامعه متحول و در حال تغییر ایران باشد. مطالبات و خواسته های زنان، خواست و مطالبات طبقه کارگر و بخش آگاه، مترقی و برابری طلب جامعه است. ما کمله و حزب کمونیست ایران مجدداً این روز را به تمامی زنان آزادیخواه و برابری طلب تبریک میگوییم. همونطوری که مطلعین در روزهای اخیر و امروز هم که دقیقاً روز 8 مارس بود، در نقاط بسیاری از جهان، نه تنها در کشورهای اروپایی که به شکل رژه‌های خیابانی و اکسیون‌های اعتراضی برگزار میشه، ما در کردستان که در شهر سنندج دیروز شاهد بودیم که زنان علی‌رغم آیین‌های مذهبی و ماه رمضان شادی کردند، با لباس‌های رنگارنگ رقصیدند و این روز رو گرامی داشتند. خیلی ممنون که گوش فرا دادیم، به امید روزی که عاری از هر گونه خشونت و نابرابری علیه زنان باشه. همگی خسته نباشین. الان از گروه تئاتر تقاضا دارم. گروه تئاتر آمادن، الان میان در خدمتتون هستیم با قطعه تئاتری از به اسم از تار تا فریاد به کارگردانی کژان اسدی. مارس 1908 نیویورک شقامەکان کارگەی قماش ئەو ژنانەی کە بە مشتی گرێدراویان هەستانە سەر پێ ئەو ژنانەی کە قورگیان پڕ بوو لە خۆڵەمێش ئەو ژنانەی کە بوون بە ئاگر بوون بە گر
1908 نیویورک، 1979 تهران. زنها در خیابان، مشتی که هنوز گره بود، اما این بار روی سرشان چادرهای اجباری و پشت آن دستهایی که شلاق میزد، یا روسری یا توسری، یا روسری یا توسری. و ما به خیابان ها رفتیم، روسری ها را سوزاندیم. اونها همیشه میترسیدند از زنی که زنانگیش را دوست بدارد و خودش را انتخاب کند، زنی که آزادی را فریاد بکشد و زندگی کند. پس صدایمان را بریدند، بریده شدیم. نه یک بار، نه 100 بار، 45 سال. زخمی، مرده، ولی هنوز ایستاده. ژینا، ژینای کردستان، ژینای زیبا، ژینایی که زندگی نکرد. نه اولین بود و نه آخرین، اما این بار جهان ایستاد. نامش را بر روی سنگ قبرش نوشتند. فکر کردم که خاموش می شود، اما نامش دیوارها را شکافت، خیابانها را پر کرد، از سقز تا تهران، از کردستان تا آخر جهان. و نامش همان چیزی شد که از آن می ترسیدند. نامش رمز شد، اسطوره شد، تاریخ شد، تاریخ شد، تاریخ شد. از عشق، از امید، از فردا نمی‌ترسی، میبوسمت در بین طالب‌ها نمی‌ترسی، میبوسمت در گوشه مسجد نمی‌لرزی، در بین عطر وحشی سنجد نمی‌لرزی، میبوسمت در بغض و سوگواری‌ها، میبوسیم درگیر انتحاری‌ها، میبوسیم درگیر انتحاری‌ها. تو مومن هستی یا نمازت بوسه هایت هست، تو فرق داری اعتراضت بوسه هایت هست. در بین زخم و خون و تاولها بگیر از لب، در بین شلیک مسلسلها بگیر از لب، میبوسمت در دورس و روزهاری‌ها، میبوسیم درگیر انتحاری‌ها، میبوسیم درگیر انتحاری‌ها. ما را از مکتب بیرون کردند، کتاب‌های ما دهانمان را بستند، گفتند مکتب برای دختران نه، حرام است، ممنوع است. اما ما درس خواندیم در تاریکی ها، در پستوها، در سایه ها. واژه ها را پنهان کردیم در دلمان، در ذهنمان، در خونهایمان. پخشن، شریفه،
وریشە سێ ژن سێ حکم سێ پەت ئەو ژنانەی لە نێو سل و لە بێدەلاقەکاندا چاوەڕوانن ئەو ژنانەی کە حکمی سێدارەیان بەسەردادا سەپاوە ئەو ژنانەی لە نێوان پەت و مەرگدا چاوەڕوانی دەنگی ئێمەن ئەزانن ئەوەڵی وشە لە دایکەکان دەپرسن چییە؟ مناڵت بووە؟ دایکم بەڵێ کچێکی جوانم بووە ئەویش ئەڵێ کچێکی جوان کچیش باشە بەڵام خۆزگا نا هیوادارم خوا دواتر کوڕێکیشت پێ بات هەر لە مێشکە و جۆلانەوە هەر لە عەزەڵەوە فێریان کردین تۆ لەبیرکەین ئازادی بە قەتڵە ناموسیەکانیان بە کوشتن و برین و سووتاندنیان بە هەگردانیان بە شەقی شەلاقی ناموسیان بەڵام ئێمە هەستانە سەر پێ ئەوە نەیان دەزانی کە ئێمە ئەوەی ناتوانین لە بیریکەین ئازادیە نەیان دەزانی ئێمە پرچەکانمان پێکەوە گرێ دەدەین ئێمە پێکەوە سرودی ئازادی دەچریکەین ئێمە بە مشتی گرێکراومان شەقامەکان دەهەژێنین ئێمە زیندووین ئێمە قەت نامرین زن رویای بیدار زمین زن چراغ راه فردا ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی اینجا تشریف بیارم سکوت رو رعایت کنین مرسی بەهۆی هەشتی مارسەوە کورتە شێعرێکم ئامادە کردووە لە شاعری بەرز و بەڕێز شێرکۆ بێکەس پێشکەش بە هەمووتان بێت هیوادارم بە دڵتان ببێت تۆ یەک ڕۆژ نیت هەموو ساڵیت تۆ یەک وشە و یەک کتێب و یەک گڵۆب و یەک نگار و یەک تابلۆ نیت گەر دەقێقەیەک دیار نەبی سەعات دڵی ئەوێستێت سەعات دڵی ئەوێستێت و ماڵ کوێرە بێت و پلکە گیای ساوا ئەمرێت و
شەقام ئەگری و باڵندەکان ڕەش ئەپۆشن و شعریش بۆ خۆی هەڵ ئەوەرێ تۆ بە تەنها باربارانی هەشتی مارس نیت ئەی قوڵپی خوێنی هاوین و پرچی شەوانی پاییز و کڵۆی بەفری خۆشەویستی گەر تۆ نەبی ئەبێ کێ بێ ژن 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 تۆ ژیانی ئێستاش داوا دەکەین لە هاوڕێپەریا عەزیزی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەرنیوز بێت بۆ پێشکەشکردنی ڕاگەیاندنەکەی تکایە هاوڕێپەری ڕاگەیاندنی کۆڵبەرنیوز هەشتی مارس و پێویستی خەباتش بەستەمە چەند لایەنەکانی ژنان. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن دەرفەتێکە بۆ ئەوەی لەسەر دۆخی ژنان لە کۆمەڵگەدا پێداچوونەوە بکەین و سەرنج بدەینە ئەو ئاستەنگە زۆرانەی کە ژنان بە تایبەتی لە کۆمەڵگە سەرمایەداریە ستەمکار و ئاینیەکاندا ڕوبەڕوویان دەبنەوە. خەباتی ژنان لە ئێران لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بۆ بەدەستهێنانی یەکسانی و ئازادی تەنها ڕوبەڕووی بربەستە کۆمەڵایەتی و ئابوووریەکان نابێتەوە، بەڵکو کاریگەری لەسەر یاسای ئیسلامی و پیاوساراری هەیە کە بە شێوەیەکی سیستەماتیک مافەکانیان پێشێل دەکەن. لەم ڕووەوە چەمکەکانی ئینترسێکشناڵیتی و سۆسیالیزم بە تایبەتی با لە بەرچاوگرتنی ڕۆڵی حکوومەتە هەستەمکارەکان، سیستەمی سەرمایەداری، ئاینی و دامەزراوە ئاینیەکان دەتوانن ئامرازی سەرێکی بن بۆ شیکردنەوە و خەبات دژی ئەو ستەمە چەند لایەنانەی کە ژنان لە ئێران ڕوبەڕوویان دەبنەوە. لە مێژووی هاوچەرخی ئێراندا بزوتنەوەی ژنان بە تایبەتی دوای کوشتنی حکوومەتی ژینا ئەمینی لە خەرمانانی 1401 و دەست پێکردنی ڕاپەڕینێکی شۆڕشگێڕانە کە بە شۆڕشی ژینان ناسرا. خاڵێکی وەرچەرخان بوو لە خەباتی ژنان دژی سیستەمی ستەمکار، ئاینی و پیا و سالارانە. ئەم شۆڕشە باڕوونی نیشانیدا کە ژنان بە تایبەتی ژنانی کورد، بەلوچ و نەتەوەکانی دیکەی ژێردەستە بە دوای ڕووخاندنی پێکهاتە نایەکسانەکان و خەبات دژی نایەکسانیە جۆرە و جۆرەکان هەستاونەتەوە. ئەو ژنانەی کە بەشداریان لە ڕاپەڕینی شۆڕشگەڕانی ژینادا کرد نەک تەنها لە شەقامەکاندا دژی کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەربڕی، بەڵکو لە بوارە جۆرە و جۆرەکاندا وەکو ڕێکخستنی ناڕەزایەتیەکان، دروستکردنی تۆڕەکانی بەرگری و ڕوبەڕوو بوونەوەی سەرکوتکردنە تونند و تیژیەکان ڕۆڵی بەرچاویان بینی. ژنان لەم بزوتنەوەیدا بە ئازایەتی و پێداگریەکی بتەوەوە دژی سەرکوتکردنا ڕەگەزی، نەتەوەیی، چینایەتی و سیاسیەکان لەگەڵ داواکاریە کۆمەڵایەتیەکانی دیکەدا خەباتیان کرد و نیشانیاندا کە توانای گۆڕینی پێکهاتە کۆمەڵایەتی و سیاسیەکانیان لە ئێران لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەیە. ئەم بزوتنەوەیە بە تایبەتی لە کوردستان و بەلوچستان کە ژنان ڕوبەڕووی ستەمی نەتەوەیش دەبنەوە، ڕەهەندی نوێی خەباتی فێمینیستی و سیاسی خستە ڕوو. ژنانی کورد و بەلوچ لەم شۆڕشەدا بەڕوونی نیشانیاندا کە خەبات دژی ستەمە ڕەگەزی و چینایەتیەکان لەگەڵ خەبات بۆ مافی دیاریکردنی چارەنووس تێکەڵە. ئەوان لەو باوەڕەدان کە تەنها لەو کاتەدا دەتوانرێت ئازادی و یەکسانی بەدەست بهێنرێت کە پێکهاتە سەرمایەداری و پیا و سالارانەکان لەناو ببرێن و مافی یەکسان، لەناو ببرێن و مافی یەکسان بۆ هەموو نەتەوەکان و ڕەگەزەکان بە تایبەتی ژنان زامن بکرێت. لە ئێران ئاین و دامەزراوە ئاینیەکانیش ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە داڕشتنی سیستەمە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکاندا.
لە کۆمەڵگەکاندا کە پشت بە یاسا ئیسلامیەکان دەبەستن، ژنان ڕوبەڕووی یاسا و ڕێنمایی گەلێک دەبنەوە کە بە تایبەتی جەخت لەسەر سنووردارکردنی ئازادیەکان و مافەکانیان دەکەنەوە. لەو وڵاتە جیاوازەکاندا بە تایبەتی لەو وڵاتانەی کە حکوومەتێکی ئاینی لەسەرکارە، دامەزراوە ئاینیەکان نەک تەنها ڕۆڵی چاودێری و یاسایی لە ژیانی کۆمەڵایەتیدا دەگێڕن، بەڵکو بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەبنە هۆی بەهێزکردنی کولتوری پیا و سالارانە و سنووردارکردنی ڕۆڵی کۆمەڵایەتی و سیاسی ژنان. لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکاندا بە تایبەتی لە ئێران دامەزراوە ئاینیەکان لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئاینەوە ژنان لە دۆخی کۆمەڵایەتی ئابووری و فەرهەنگی نزمتردا دادەنێن. یاسا ئاینیەکان دەبنە هۆی ئەوەی کە ژنان لە زۆر بواردا چلا بوارەکانی کار، یاسا و چلا بوارە تاکە کەسی و کۆمەڵایەتەکاندا لە مافی یەکسان لەگەڵ پیاوان بێبەش بن. چەند نمونەیەک لە نایەکسانیە سەرەکیەکان لەم کۆمەڵگایەنەدا سنووردارکردنی یاساییەکانە لە بوارەکانی وەکو مافی چاوەدێریکردنی منداڵان، مافی گەشەکردن، مافی گەشتکردن، مافی خوێندن، مافی هاوسەرگیری، مافی تەلاق و مافی میرات. کە تێیدا ژنان لە مافە سەرەتاییەکانی خۆیان بێبەش دەکرێن. لە یاساکانی کۆماری ئیسلامیدا بۆ چاوەدێریکردنی منداڵ، مافی سەرپەرشتیکردنی منداڵان بە شێوەیەکی ئاسایی دوای تەلاق بۆ پیاو دەگەڕێتەوە. تەنانەت ئەگەر دایکەکە توانایی دارایی یان سۆزداری زیاتری هەبێت بۆ پەروەردەکردنی منداڵەکە. ئەمە نەک تەنها نایەکسانیەکی ئاشکرا لە مافەکانی ژناندا دروست دەکات، بەڵکو ئەو منداڵانەی کە لە ڕووی یاساییەوە سەر بە دایکی خۆیانن لێیان جیا دەبێتەوە. مافی گەشتکردنیش یەکێکە لەو مافانەی کە ژنان لە ئێران لە ژێر دەسەڵاتی یاسا ئاینیەکاندا ڕوبەڕووی سنووردارکردن دەبنەوە. لە یاساکانی کۆماری ئیسلامیدا ژنان تەنها لەو کاتەدا دەتوانن گەشت بکەن کە ڕەزامەندی لە هاوسەرەکەیان یان سەرپەرشتیاری پیاویان وەربگرن. ئەم سنووردارکردنانە ژنان لە زۆر دۆخدا لە ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتەکانی خۆیان بێبەش دەکات. مافی خوێندنش لە ئێراندا زۆربەی کاریگەری لەسەر یاسا و کولتورە تایبەتەکان هەیە. لە کاتێکدا کە خوێندن بۆ زۆرێک لە ژنان لەم کۆمەڵگایەنەدا ئیلزامی نییە، زۆرێک لە ژنان بە تایبەتی لە ناوچە بوونشینەکاندا یان لە کۆمەڵگە ئاینیەکاندا ڕوبەڕووی بربەستە کۆمەڵایەتی ئابووری و یاساییەکان دەبنەوە بۆ دەستڕاگەیشتن بە خوێندن. لە یاساکانی ئێراندا لە بواری هاوسەرگیری و تەلاقیشدا ژنان ناچار دەکرێن کە پابەند بن بە یاسا تونگیرەکانی کاتێدا مافی بڕیاردان بۆ هەڵبژاردننی هاوسەر، کۆتایی هێنان بە هاوسەرگیری یان داواکردنی تەلاق سنووردار کراوە. هاوسەرگیری زۆرم لێ یەکێکە لە دیارترین ڕەگەزەکانی نایەکسانی لەم بوارەدا کە زۆر جار لەلایەن دامەزراوە ئاینیەکان و خێزانەکانەوە دەسەپێندرێت. بە تایبەتی لەبارەی تەلاقەوە ئەو ژنانەی کە بە دوای کۆتایی هێنان بە هاوسەرگیریەکی سەپێنجراودا دەگەڕێن ڕوبەڕووی کێشەی یاسایی و کۆمەڵایەتی زۆر دەبنەوە. یەکێکی تر لە کێشەکانی ژنان لە سیستمی کۆماری ئیسلامیدا میراتە. لە ئیسلامدا پشکی ژنان لە میرات نیوە یان زۆر کەمترە لە پشکی پیاوان. ئەم جیاوازیە یاساییانە دەبێتە هۆی ئەوەی کە ژنان نەک تەنها لە دابەشکردنی سەرچاوە ئابووریەکان لە خێزاندا ڕوبەڕووی جیاکاری بنەوە، بەڵکو ئەم نایەکسانیانە لەسەر ئاستی کۆمەڵایەتی و ئابووریش کاریگەریان هەیە. چەند جنیش لە کۆمەڵگە ئیسلامیەکاندا بە تایبەتی لە کۆماری ئیسلامیدا مافی پیاوانە. ئەم بابەتە نەک تەنها مافەکانی ژنان پێشێل دەکات،
بەڵکو کاریگەری لەسەر پێکهاتە خێزانی کۆمەڵایەتیەکانیش دادەنێت. لەو کۆمەڵگایانەی کە چەند ژنی یاسایە، ژنان زۆر جار لە دۆخێکی نایەکساندا دادەنرێن و وەکو کاڵای سێکسی و ئامرازێک بۆ بەرهەمهێنان دەبینرێ. ئەمە نەک تەنها مافەتاکە کەسیەکانی ژنان پشتگوێ دەخات، بەڵکو ڕێگری دەکات لە پەرەسەندنی هەستی سەربەخۆی و یەکسانی کۆمەڵایەتی ئەوە. کولتوری پیا و سالاری وەکو یەکێک لە بنەما سەرەکیەکانی زۆرێک لە کۆمەڵگەکان لە دێر زەمانەوە ڕۆڵێکی گرنگی بینیوە لە سەپاندنی سنووردارکردنەکان بەسەر ژناندا. لەم جۆرە کولتورانەدا پیاوان بە شێوەیەکی دامەزراوەی وەکو سەرپەرشتیاری خێزان و کۆمەڵگە دەناسرێن و ژنان نەک تەنها لە ماڵەوە بەڵکو لە زۆر ئاستی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسیشدا لە دەستڕاگەیشتن بە مافی یەکسان لەگەڵ پیاوان پێبەش دەکرێت. پیا و سالاری نەک تەنها وەک سیستەمێکی فەرهەنگی کار ناکات، بەڵکو ئەم سیستەمە لە ڕێگەی پێکهاتە یاسایی، کۆمەڵایەتی و ئاینیەکانەوە بەهێز دەکرێت. لەم کولتورەدا ژنان زۆر جار وەکو بوونەوەرێک دەبینرێن کە پشت پیاوان دەبەستن و ڕۆڵە کۆمەڵایەتیەکانیان سنووردارە بە کارەکانی ماڵەوە و پەروەردەکردنی منداڵ. وا پابەند بوون بە فەرمانەکانی پیاوان. کولتوری و پیا و سالاری بە تایبەتی کاتێک ئاڵۆزتر دەبێت کا لەگەڵ سیستەمی ئاینەکاندا تێکەڵ دەبێت. لە زۆر کۆمەڵگەدا ئاین وەکو ئامرازێک بۆ بەهێزکردنی سیستەمی پیا و سالار بەکاردەهێنرێت. لە کۆمەڵگەیەکی وەهادا تەنانەت هەوڵەکانی ژنانیش بۆ بەدەستهێنانی مافی یەکسان ڕووبەڕووی بەرگریەکی بەهێز دەبنەوە لەلایەن دامەزراوە ئاینی و فەرهەنگیەکانەوە کە ژنان لە چوارچێوەی تایبەتی ڕەفتار و ڕۆڵی کۆمەڵایەتێکدا دەهێڵنەوە. سۆسیالیزم وەک شێواز و ڕێبازێکی سیاسی لە ڕێگەی ڕەخنەگرتن لە سیستەمە ئابووری و کۆمەڵایەتیە باوەکانەوە زەمینە خۆش دەکات بۆ گۆڕانکاری، لە زۆر کۆمەڵگەدا ئاین وەکو ئامرازێک بۆ بەهێزکردنی سیستمی پیا و سالار بەکاردەهێنرێت. لە کۆمەڵگەیەکی وەهادا تەنانەت هەوڵەکانی ژنانیش بۆ بەدەستهێن لە زۆر کۆمەڵگەدا ئاین وەکو ئامرازێک بۆ بەهێزکردنی سیستمی پیا و سالار بەکاردەهێنرێت. لە کۆمەڵگەیەکی وەهادا تەنانەت هەوڵەکانی ژنانیش بۆ بەدەستهێنانی مافی یەکسان ڕووبەڕووی بەرگریەکی بەهێز دەبنەوە لەلایەن دامەزراوە ئاینی و فەرهەنگیەکانەوە کە ژنان لە چوارچێوەی تایبەتی ڕەفتار و ڕۆڵی کۆمەڵایەتیدا دەهێڵنەوە. سۆسیالیزم وەکو شێواز و ڕێبازێکی سیاسی لە ڕێگەی ڕەخنەگرتن لە سیستەمە ئابووری و کۆمەڵایەتیە باوەکانەوە زەمینە خۆش دەکات بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە کۆمەڵگەدا. سیستەمە باوەکان بە تایبەتی لە ڕێگەی دروستکردنی نایەکسانی کۆمەڵایەتی و ئابووریەوە ژنان لە دۆخی نزمتردا دادەنێن. سۆسیالیزم نەک تەنها جەخت لەسەر خەبات دژی سیستەمە ڕێزیەکان دەکات، بەڵکو جەخت لەسەر خەبات دژی سیستەمە ئابووری و کۆمەڵایەتیەکان دەکات کە بناغەدانرن بۆ نایەکسانیەکان. سۆسیالیزم دەیەوێت پێکهاتە ئابووریەکان بە شێوەیەک گۆڕێت کە نایەکسانی و جیاکاریەکان نەهێڵدرێن. بۆ بەدیهێنانی ئازادی و یەکسانی ڕاستەقینەی ژنان پێویستە بزوتنەوە فێمینیستی و سۆسیالیستیەکان یەک بگرن و فشار بخەنە سەر پێکهاتە ئابووری و کۆمەڵایەتیە باوەکان وەکو بربەستی سەرەکی لە بەردەم ڕێگەی ئازادی و یەکسانی ژناندا. ئەم یەکگرتنە دەبێت بە تایبەتی خەبات دژ بە سیستەمە سەرمایەداری ئاینی و فەرهەنگیە پیا و سالارەکان بکات کە ساڵانێکە ژنانیان لە زۆر کۆمەڵگەدا خستۆتە ژێردەسەڵاتی خۆیانەوە. ئینتەرسێکشناڵیتی بە تایبەتی لاشیکردنەوەی دۆخی ژنانی کورد و بەلوچ گرنگیەکی تایبەتی هەیە.
ژنانی کورد و بەلوچ لا تەنیشت ستەما ڕەگەزیەکانەوە ڕوبەڕووی ستەما چێنایەتی و نەتەوەیەکانیش دەبنەوە کە دۆخی ئەوان ئاڵۆزتر دەکات. ستەمانەتەوەیەکان کە ژنانی کورد و بەلوچ ئەزموونی دەکەن بە شێوەیەکی بەرچاو و کاریگەری لەسەر دۆخی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی ئەواندا دەنێت. لە کوردستان و بەلوچستان ژنان جگە لە خەبات دژی سنووردارکردنا کۆمەڵایەتی و ئاینیەکان کە لەلایەن دامەزراوە ئاینی و فەرهەنگیەکانەوە دەسەپێندرێت ڕوبەڕووی تەحەدای تایبەتی وەکو بێبەشبوون لە مافە فەرهەنگی و زمانیەکان، هەژاری ئابووری و سنووردارکردنی جوگرافی دەبنەوە. لەم ناوچانەدا زۆرێک لە ژنانی کورد و بەلوچ بەهۆی پێکهاتە ئابووریە نایەکسانەکان و نەبوونی ژێرخانی کۆمەڵایەتی و پەروەردەیی لە مافە سەرەتاییەکانی خۆیان وەکو خوێندن و کارکردن بێبەش دەبن. ئەم ژنانە جگە لەو فشارانەی کە لەلایەن سیستەمی پیا و سالارانە و کولتورە ئاینیەکانەوە ئەزموونی دەکەن بەهۆی ناسنامانەتەوەیەکانەوە ڕوبەڕووی جیاکاری تایبەتیش دەبنەوە. ئەم ژنانە نەک تەنها تووشی هەژاری و نایەکسانی ئابووری دەبن، بەڵکو لە ژێر فشاری سەربازی و ئەمنیەتی توندیشتان. لەبەر ئەوەی کوردستان و بەلوچستان لە ژێر چاودێری توندی کۆماری ئیسلامیدان و ژنانی کورد و بەلوچ زۆر جار لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری تەندروستی، پەروەردەی و یاسایی بێبەش دەکرێن. هەروەها زۆرێک لە ژنانی کورد و بەلوچ ڕوبەڕووی تەحەدای یاساییش دەبنەوە. بۆ نمونە ژنانی بەلوچ بە تایبەتی لە خێزانە سونەتیەکاندا لە بەلوچستان لەژێر فشاری توندی خێزانی و کۆمەڵایەتیدان بۆ ئەوەی هاوسەرگیری زۆرم لێ و چەند ژنێ قبوڵ بکەن. ئەم دۆخە لەگەڵ سنووردارکردنی خوێندن و کارکردندا دەبێتە هۆی ئەوەی کە ژنانی بەلوچ لە زۆر حاڵەتدا بە تەواوی لە بەشداریکردن لە کۆمەڵگە و بڕیاردانە کۆمەڵایەتی و سیاسیەکان بێبەش بن. سەرباری ژنان لە ئێران ئەندامانی کۆمەڵی پەلکەزێڕینەکانیش ڕوبەڕووی جیاکاری بەرفراوان، تند و تیژی پێکهاتەیی و سنووردارکردنی یاسایی دەبنەوە. هەڵڕەگەز خوازی و ناسنامە ڕەگەزیەکان لە دەرەوەی چوارچەوەی فەرمیەکانی دەسەڵاتدار لە ئێران نەک تەنها بە فەرمی ناناسرێن، بەڵکو سزای توندی وەکو زیندان، شەلاق و تەنانەت لە سێدارەدان چاوەڕوانی ئەندامانی پەلکەزێڕینەکان دەکات. ژنانی پەلکەزێڕینەکان ڕوبەڕووی تەحەدای زۆر دەبنەوە وەکو جیاکاری ڕەگەزی، فشاری خێزانی، هاوسەرگیری زۆرە ملێ و تند و ژیژی جەستەیی و دەرونی. نەبوونی دەرفەتی ڕاپۆرتکردنی تند و تیژی، نەبوونی دەستڕاگەیشتن بە پاڵپشتی یاسایی و کۆمەڵایەتی و کەشی سەرکوتکردن وا دەکات کە زۆرێک لە ئەندامانی ئەم کۆمەڵگەیە ناچار بن بە ژیانێکی نهێنی بژین یان وڵات بەجێبهێڵن. 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەبێت نەک تەنها دەرفەتێک بێت بۆ ڕێزگرتن لە دەستکەوتەکانی خەباتی ژنان لە ئێران، بەڵکو کاتێکی گونجاو بێت بۆ ئەوەی ئەمە بیر بخەینەوە کە خەبات بۆ مافەکانی ژنان دەبێت لە پەیوەندی دابێت بۆ خەباتە کۆمەڵایەتی و ئابووریەکانەوە. ژنان بەتایبەت لە کۆمەڵگە ستەمکار و سەرمایەداریەکاندا ڕوبەڕووی بربەستێکی زۆر دەبنەوە کە تەنها بە خەباتێکی هاو ئاهەنگ و یەکگرتو دژی ئەم ستەمانە دەتوانرێت ئازادی و یەکسانی ڕاستەقینە بەدەست هێنرێت. خەبات بۆ ڕزگاری ژنان دەبێت لە دژی پێکهاتە ئاینی، فەرهەنگی و ئابووریەکان بوەستێتەوە کە ئەم ستەمانە بەرهەم دەهێن و لە کۆتاییدا ببێتە هۆی گۆڕانکاری بنەڕەتی لەسەر ئاستی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی. ئەم خەباتە لە ئێران دەبێت بە تایبەتی جەخت لەسەر دۆخی ژنانی کورد و بەلوچ و نەتەوەکانی دیکەی ژێر دەستە بکات کە جگە لە ستەما ڕەگەزیەکان ڕوبەڕووی ستەمانەتەوەی و چینایەتی ئاڵۆزەکان دەبنەوە. تەنها لە ڕێگەی هاوپشتی بزوتنەوە کۆمەڵایەتی ڕادیکاڵەکانەوە دەتوانین بە گۆڕانکاری و پێکهاتەی بکەین و
ڕێگە خۆش بکەین بۆ ئازادی و یەکسانەی ڕاستەقینەی ژنانی کورد بەلوچ و هەموو ژنانی ژێردەستە. دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز 8 مارسی 2025. مهمانان گرامی، ممنون از صبر و حوصله شما، مخصوصا هنرمندان عزیز ما که کردی بلد نبودن. من اینجا جا داره به نوبه خودم از صبر و حوصله شما تشکر کنم. دوباره اینجا میخوام به همه شما خوش آمد بگم، مخصوصا این عزیزای هنرمندمون که مجلس ما را امشب مزین کردن. ممنون از حضور همگی. بخش دوم بخش هنر، شای و پایگویی و پذیرایی است. بفرمایید رفقای عزیز، مهمانای گرامی، دوباره خوش آمدید.